للجامعة مرة آفرتي بقري بلاي ورا أو كري رفيقي هي زور كري شاكر رفاقتي ديوث مرة بلاي ورا أو كشي رفيقي هي زور باشا ها أو آفرت أهوا ورا سيري أبيك وخلق لي ورا سيري أو كرة أهوا ورا سيري أبيك باشا آفرتي بيسي زيناكار بي خوش هرچی آفرتی دنیا زیناکار بۆ ئەوەی پیسیەکەی خۆی دەرنەکەوێت چونکە یەک پاک هەبێ لە پاڵیا ئەوە ناسرێتەوە چەند پیس و پێزە و دەیوث ناچێتە باش لەسەری حەرامە وێ دەیوثی مەکە ئەو دەیوثانە سەر ئەنجام بۆ ژنەکانیشیان ئەویان پێ ئاساییە بێت بۆ کچی خەڵک پێیان ئاسایی بوو بۆ ژنەکانیشیان پێیان ئاساییە بە هەمان شێوە ئەو ئافرەتە دەیوسانە کە پێیان ئاسایی بوو بۆ مێردەکانی خۆشیان پێیان ئاساییە بێ و بۆ هەموو ئافرەتانی سەرزەوی حتا حەزەکە کچەکەی خۆی زینەکە چەند ئافرەت هەیە کە کچەکەی گرتووە بە دڵداریەتی خەمە نەبێت مەترسە ڕۆڵە خۆشمەم کرد چەند کەس هەبووە وای تۆ بە کچەکەی بۆ نەکەوتوینەتە ئەو قەڵیانە لەسەرەوە ژنەکەی تەڵاقاوە کە بە کچەکەی وتووە ئاسایی بێ بەلاتەوە بۆیە بەم ڕۆژگارە بە هەزاران شێوەیە لەسەر کەناڵەکان بە هەزاران بەرنامەیەنەوە بۆ کچەکانمان خۆیان زینەکار و داوێن پیسن یان کچەکانی بەشەوە